هەمومان وەکو لە ڕابردووە هاوکار بین و بۆی کە بتوانین ئەم قۆناغی کە هەیە تێیپەڕێنین ئەو مەشاکل و شتانی کە هەیە لە وا بکەین ئێمە بەلای تەرەفی خۆمان کە بتوانین بەشێک نەبین لەو شێش و مەسایلانەوە و ئێمەش هەمومان هەوڵە دەین کە ئەم وەزع بە هێمنی بۆی میلەتەکەمان تووشی عەزیز هەموو لای هەوڵمان نابۆی کە بتوانین زمینەیەکی لەبار دروستکەین میلەتەکەمان تووشی کێشە نەبێ لای خۆمانەوە لە تەرەفی خۆمانەوانێ ئەوی شەرحی وەزعی کرد و هەموو لایەکمان لە جانبی کوردی بەعام بەبێ مەسەلە هەر یەکێتینە هەموو لایەکمان متفق بووین ئەگەر لەبێت تامێ پەرلەمانتارەکانی خۆمان 62 کەس 3 کەس بوون چەند بوون لەوێ لەو بەعزێ مەسەلا کە یەکگرتوو بوون ئەوە یەکگرتوویە کە لەوەیە لە لای خۆشمانە بیپارێزین ئەوە جانبێکی ئەساسیە کە بتوانین لەم قۆناغا کە ئێمە بێتەرەف بین.